Matematik grundvux délkuştرێ C-دان 106. Persiari ژمارە 1. Vilken eller vilka av bilderna visar en stråle? Kama لەوانە سترۆلەیە. سترۆلە بە کوردی واتە تیشک. کامەیان تیشکە؟ تیشک هەمیشە لۆ یەک لای دەڕوا. کەواتە ئەوە تیشکە، ئەو بێیە. چونکە کە تەمەشای دەکەین لایەکی گیرایە لۆ یەک لای دەڕوا، کەواتە هەمیشە تیشک ئەوهایە یان ئەوهایە. لایەکی ئەوها گیرایە نەکرایتەوە، تیشک دەتوانی ئەوهابی کاتە ئەوانە هەمویان تیشکە، تەنیا لۆ یەک لای دەچی. پاشان نووسرایە کامەیان لینیەیە، واتە کامەیان هێڵە. هێڵ هەمیشە لۆ دوو لای دەچی، کەواتە ئەوە هێڵە چونکە لۆ دوو لای دەڕوا، ئەوەش هێڵە چونکە لۆ دوو لای دەڕوا. ئەدی ئەوە چییە؟ ئەوە پێی دەڵێن سترێککە، مەودە، تەواو لۆ هیچ لای ناڕوا، هەردوو لای گیرایە. پرسیاری 2. مێت سترێککان هەمیشە ئەو وشەیە زۆر گرنگە، واتە پێوەرەکەی ببینەوە، واتە لینیاڵەکەت بینە، ڕاستەکەت بینە، ئەو سترێکەی بزانە چەندە، لێرە هەتا دەگەیە ئێرە، ئەوە واتە مێت. کە زانیت چەندە، ئەو دوو وشەیە زۆر گرنگە، هێلە وەک هەڵڤە سەنتیمێتر. دەرێ سرێکەکەت پێوەەر بکە، کە پێوەرت کرد یان هێلە بی یان هاڵڤە بی، واتە ئەگەر ڕاستەکەت هینا داتنا لەسەر ئەو هێڵەی زانیت کردیە بۆ وێنە 5 سانتیمەتر و 4 ملیمەتر، نابی ئەوها بینووسی چونکە هاڵڤەی دەوێ. هاڵڤە واتە یان بنووسە 5 و 5 یان تەنیا بنووسە 5 یان بنووسە 6، هیچ کات مەنووسە بۆ وێنە 5 فاریزە 1 1 و 2 و 3 و ئەوانە نابی، یان بنووسە 5 فاریزە 5 هاڵڤە، یان بنووسە تەنیا 5. مەنووسە 5 فاریزە 6 یان 7 یان 8 یان 6 فاریزە 9، ئەوە نابی، بنووسە 7. ئەوە هەمیشە لە کاتی پێوان ئەو دوو وشەیە هەیە. ئەوجا کە پێوانەکەت ئەنجامدا وەڵامەکەی بە ملیمەتر بنووسە، واتە ئەگەر بە سانتیمەترت پێوەر کردیە بۆ وێنە 5 فاریزە 5 چەند ملیمەترە؟ 55. پاشان بە سانتیمەتر بینووسە، بۆ وێنە ئەو کات بینووسە 5 فاریزە 5 سانتیمەتر. پرسیاری 3. Skriv längd denna i centimeter. هەموو ئەوانەی ئێرە بکە سانتیمێتر. لێرە مەترە، کو دەیکێ سانتیمێتر؟ 2 و 5 لێکی دەدەی لەگەڵ 100، ئەوها 2 فاریزە 5 گۆنگەر 100، کە لێکی دەین لەگەڵ 100 دەبیتە 250. کو بووە 250؟ 2,5 گۆنگەر 100، چونکە 100 دوو سفری هەیە، فاریزەکە دەچیتە لای ڕاست بە 2 جار، کاتە لێرە ڕاوەستاینە فاریزەکە دێتە ئێرە، ئەوە 1 جار 1 خانە بە خۆم دەبی خانەشکە سفری دانێم، ئەو جە فاریزەکەی دانێم دەبیتە 250 فاریزە سفر. پێی ناوێ سفرم هەبی لە پاش فاریزەی، تەنیا دەنووسم 250، وەڵامەکە 250. لێرە دیسان لێکی دەم لەگەڵ 100
وەڵامەکە دەبیتە چەند گۆنگەر هوندرە لیکەمێ 7. لێرە لێکی دەم تەنیا لەگەڵ 10 چونکە ئەوە دەسیمەترە، وەڵامەکەم دەبیتە 15. لێرەش لێکی دەم جارانی 10 دەکەم، وەڵامەکەم دەبیتە چەند؟ 3. سکریڤ لێنگ دەنە ئیمێتەر، ئەو جارەی هەمویان دەکەمە مەتر. سانتیمەتر کو دەبیتە مەتر؟ 10/100. وەڵامەکە دەبیتە چ؟ 1/4. 10/100 ئەو سفرە لەگەڵ ئەو سفرەی دەڕوا 5 10/10 0.5 مێتر، نیو مەتر. لێرە کیلۆمەترە کو دەبیتە مەتر؟ جاران 1000 واتە 1500 مەترە. لێرەش کیلۆمەترە جارانی 1000 دەکەم دەبیتە 300 مەتر. سکریڤ لێنگ دەنە ئی دەسیمێتەر، هەمویان دەکەمە دەسیمێتەر 10/10 یەکسانە بە 4/5 10/10 یەکسانە بە 0.5 لە تەنیشی دەنووسم دەسیمێتەر. دەسیمێتەر هەمویان دەبی لە تەنیشتیان بنووسم بۆ وێنە ئەو شتەی لێم داوا دەکەن. مێتر مێتر. لێرە لێکی دەم لەگەڵ 10 یەکسانە بە 12 دەسیمێتر. لێکی دەم لەگەڵ 10 یەکسانە بە 7 دەسیمێتر. ئەو پرسیارە زۆر گرنگە، پرێفیکسێک لێرە بنووسە. پرێفیکس بە کوردی واتە پێشگر، ئەو شتەی لە پێش مەتری دادەنرێ. بۆ وێنە هەمویان مەترن، هەندێک جار کیلۆی دادەنەی دەبیتە کیلۆمەتر، هەندێک جار دەسی دادەنەی دەبتە دەسیمێتر، هەندێک جار سەنتی دادەنەی دەبتە سەنتیمێتر، هەندێک جار ملی دادەنەی دەبتە ملی مێتر. ئەوانە پێیان دەرێن پرێفیکس، لە پێش مەترەکەی دادەندرێن. ئەوجە لێرە ئەمن کە 0.8 مەترم هەبوو کردیتمە 800 چ؟ کو بوویتە 800؟ 0.8 ئەمن 0.8م جارانی 1000 کردیە، ئەو جا بوویتە 800 کەواتە ناچارم لێرە بنووسم ملی مێتریش بە خۆی نووسرایە. ملی مێتر. بەڵام تەنیا ئەمن مەئەکەی دەنووسم لێرە، پرێفیکسەکەی دەنووسم تەنیا، مێترەکە حازرە. لێرە چم هەیە لە بێ؟ دەسیمەترم هەیە. ئەو دەسیمەترە چی لێ هاتیە؟ بوویتە 5 واتە جارانی 10 کرایە، واتە بوویتە سەنتیمێتر. کەواتە لێرە چ دەنووسم؟ سەنتیمێتر. لێرە چم هەیە؟ 6000 بوویتە 6 واتە 10/1000 کرایە، واتە بوویتە چ؟ بوویتە کیلۆ مێترەکەش هەیە. لێرە چم هەیە؟ 6000 ملیمێترم هەیە، بوویتە 600 واتە 10/10 کرایە، کە 10/10 بکرێ ملیمێتر دەبیتە سەنتیمێتر. سەنتیمێتر.
پرسیاری 7 پۆئێنکۆڕتە لەسەر نەخشەیەک پێوەرەکەی 1 هەتا 20,000 واتە نەخشەکە گچکە کرایتەوە 20,000 جار. لەسەر نەخشەکەی ئاوستۆندەکە مەودایەکە لە مابەینی دوو شاری 5 سانتیمەترە. ئایا ئەو مەودایە چەندە لە ڤێرکلیهێت لە ڕاستیدا؟ بەڵام وەڵامەکەشت بە کیلۆمەتر بی. هەمیشە لە کاتی سکاڵا ئەو سکاڵەی کە هەمە 1 هەتا 20,000 بوو. هەمیشە ئەو ژمارەی لە لای چەپە لە سەرەوە دەنووسم، ئەو ژمارەی لە لای ڕاستە لە خوارێ دەنووسم. هەمیشە بیلدەکەی لە سەرێ دەنووسم، هەمیشە ڤێرکلیهێتەکەی لە خوارێ دەنووسم. ئەوجە تەمەشا دەکەم چم هەیە، بیلدەکەم هەیە، لە جیاتی ئەو ژمارەی هەمە دایدەنێم. ڤێرکلیهێتەکە دەبی بە خۆم ببینمەوە، ڤێرکلیهێتەکەم نییە، دیسان دەینووسمەوە لای چەپ، دیسان دەنووسمەوە. تەمەشای ژمارەکانی خۆم دەکەم، ڕاست و چەپ یەک لە سەرە یەک لە خوارەیە، هەمیشە دەبی لێکدان هەبی ئەو ڤێرکلیهێتەی ببینمەوە، پێنجی دەینم لێکی دەدەم لەگەڵ 20,000. 4 سفرەکە وەکو خۆی دێنە خوارێ، دوو جاران پێنجیش 10. لێرە چ بنووسم؟ ئەو شتەی هەبوو ئەوی دەنووسم. سانتیمەترە، سانتیمەتری دەنووسم. هەر چ لێرە هەم بوو ئەوی دەنووسم، نابێ بیگۆڕم. بەڵام پرسیارەکە ئەوەیە ڤێرکلیهێتەکە نابی بیهێڵمەوە بە سانتیمەتر، دەبی بیگۆڕمە کیلۆمەتر. کو بیگۆڕم؟ ئاسانترین شت جارێ سانتیمەکەی بکەمە مەتر، واتە دابەشی 100 بکەم. لە کاتی دابەشی 100 وەکو ئەوی وایە ئەو دوو سفرە بڕوە، واتە دەبیتە چەند؟ دەبیتە ئەو دوو سفرە ئەگەر بڕوە دەبیتە 1000 مەتر. بەڵام بە مەتریشی ناوێ، بە کیلۆی دەوێ. ئێستا ئەو مەترەی دەکەمە کیلۆمەتر، دابەشی 1000 دەکەم، ڤێرکلیهێت لیکەمێ 1 کیلۆمەتر. ئێستا بێمە لای پرسیاری 8 på en bild i skala 2 هەتا 1 är en nål 6 سانتیمەتر. دەرزیەک هەیە لەسەر وێنە 6 سانتیمەترە. ئایا لە ڕاستی ئەو دەرزیە چەندە؟ دەینم سکاڵەکەی دەنووسمەوە، ئەو ژمارەی لە لای چەپە لە سەرێ، ئەو ژمارەی لە لای ڕاستە لە خوارێ، بیلد هەمیشە لە سەرێ، ڤێرکلیهێت هەمیشە لە خوارێ. ئەوجا بیلدەکەی دەزانم چەندە؟ 6 سانتیمەترە. ڤێرکلیهێتی نازانم. ڤێرکلیهێت چونکە ژمارەکان هەردووچیان لە سەرەوەنە، دابەشە. ئەگەر یەک لە سەرێ بوو یەک لە خوارێ بوو، لێکدانە. دابەشکوو هەمیشە لای ڕاست دابەش لای چەپ. ڤێرکلیهێت لیکەمێ 6 دابەش 2. 6 دابەش 2 دەکا 3 سەنتیمێتر. دەکاتە 3 سەنتیمێتر. نۆڵەکە دەرزیەکە لە ڕاستیدا 3 سەنتیمەترە، بەڵام گەورەیان کردیە 2 جار بوویتە 6 سەنتیمێتر. پرسیاری 9 lopar
واتە کێچ یان قێچ. ئار مێستەرە زۆر ئازانە لە بازدان. Rekordet i längdhopp förloppor är 0,33 متر. واتە ئەو کێچانە کە باز دەدەن چەند لێنگدەکەیان چەند درێژە. ئەگەر کێچەکە لێرە بوو دەتوانی کە باز دەدا دەگاتە ئێرە 0,33 مترە، لێرە هەتا ئێرە 0,33 مترە. هۆیدەکەشی کە باز دەدا چەند بڵندە، کو بڵند خۆی داوێ ئەوها بڵندترین شت 19 سانتیم و 5 سانتیمە، 19.5 ئەوها هۆیدەکەی 19.5 سانتیمێترە. لێم دەپرسن کامەی زۆرترە، ئایا 0.33 زۆرترە یان 19.5؟ هیچ کات ناتوانم بەراورد بکەم ئەگەر هاتوو دوو یەکەی جیاوازم هەبوو. نابی جیاوازبی، دەبی هەردووچیان هەمان شتبی هەتا بزانم چیهان گەورەیە و چیهان گچکەیە. ئەسانترین شت ئەمن مەترەکەی بکەمە سەنتیمەتر، ئەو جا بەراورد بکەم کەواتە 0,33 دەبی لێکی بدەم لەگەڵ 100 دەکاتە 33 سانتیمێتر. ئەوی دیکەش 19 سانتیمێترە، 19.5 کامە زۆرە، 33 یان 19 بێگومان 33 زۆرترە. 33 چییە؟ لێنگدە، کەواتە دەبی وەڵامەکەم لێنگد هۆپ ئار لێنگست، دەبی وەڵامەکەم ئەو هاوی. واتە خۆهاویشتنی بازدانی بە درێژیەکە زۆرترە لە بازدانی بڵند بەرز. ئەوەم زانی ئێستا نووسرایە بێ هور ئار دیفەرەنسن لە مابەینی بازدانی درێژ و بازدانی بەرز. کامەی دیفەرەنسەکە چەندە؟ واتە جیاوازیەکە چەندە؟ واتە 33 بینە 19.5 لێکەم کەوە دەردەچی جیاوازیەکە چەندە. پرسیاری دا دیکەمرات پۆستۆر برادەرەکەت هاوڕێیەکەت دەرێ چارێگە کیلۆمەترێک وەکو 250 مەترە. ئایا قسەکەی ڕاستە یان نا؟ چونکە چارێگە کیلۆمەترێک واتە 1 کیلۆمەتری تەواو دەکاتە 1000 مەتر. 1 چارێگیش واتە هەزارەکە بینە دابەشی چاری کە دەکات 250 کەواتە ڕاستە. پرسیاری 11 مێت دیسان ئی هێلا ئەو جارەی هەڵڤەشی ناوێ. واتە ئەگەر هینات ئەو فڕۆکەیەت پێوەر کرد بە لینیاڵەکەت، ئەگەر دەرچوو بۆ وێنە 9.7 ناچاری بنووسی 10 سانتیمەتر. نابی بنووسی 9.5 یان 6 یان 7. دەویان بنووسی 10 یان بنووسی 9 یان بنووسی 8. هێلا. پاشان ڕێکنە ئوت hur långt är JAS i verkligheten؟ ئایا ئەو فڕۆکەیە کە ناوی یاسە لە ڕاستیدا چەند مەترە؟ سکاڵەکەشم هەیە، لێرە 1 لێرە 200 بیلد لێرە بۆ وێنە دەرچوو 10 سانتیمە. ڤەرکلیهێت نازانم چەندە. ڤەرکلیهێت یەکسانە بە 200 جاراندا یەکسانە بە 2000 بەڵام چ سانتیمێتر. ئەگەر بیکەمە مەتر دابەشی 100 دەکەم دەکاتە 20 مەتر. فڕۆکەکە 20 مەترە بۆ وێنە. پرسیاری 12
ئەو سودگومیە لە ڕاستیدا 4 سانتیمەترە. ئایا بە چ سکاڵەک بە چ پێوەرەك وێنەی کرایە؟ کەواتە ئەمن دەینم لێرە بە لینیاڵەکەی بزانم چەند سانتیمە لێرە، بۆێن ئەگەر دەرچوو 3 سانتیمە 2 سانتیمە چەندە نازانم. بیلدی دابەشی بەرکلیەتی دەکەم. ئەگەر دەرچوو 2 سانتیمە بەرکلیەتەکەش 4، کورتکردنەوەی دەکەم، دەکا 1/2، کەواتە سکاڵەکە 1/2. ئەو هادەنووسم ئەو سکاڵە. پرسیاری 13 فۆرەمۆڵن ئار ئاف بیلدە دە ئیسکاڵە. ئەو شتانەی لێرە هەموو بە سکاڵەک وێنە کراینە. ئایا ئەو سکاڵانەی کە هەمانە 3 دانە کامەیان لۆ کامەیان دەبی؟ لەو 3 سکاڵەی تەنیا یەکەچیان گەورە کرایە. ئەوە بێگومان گیتارەکە گەورە نەکرایە، چونکە بەڕاستی گیتار لەوەی گەورەترە، بەسەکەش گەورە نەکرایە چونکە بەڕاستی گەورەترە. تەنیا ئەوەی گەورە کرابی ئەو مێشولەیە، کەواتە ئەو سکاڵەیە لۆ ئەو مێشولەی باشە چ 200 جار ئەو بەسە و چ 20 جار ئەو گیتارە. کاتە چ خۆش.